culture in Iraq, Iran, Syria and Turkey. وهنا كيش وبو أو برسالة تايستا. عندي تيوري هي براسي لقال لي كاركم وكيسيري دایناوە بۆچی دایناوە وتیا ئەبێ پرسیاری ئەو بکەی بۆچی دایناوە یعنی من کە جوابی ئەو پرسیارە ئەدەم نامەوێ مەسەلەن هەندێک خەڵکێک هەیە وێنەیەکی کوردستان بۆ خارج پیشانەدا کە زۆر وێنەیەکی زیاد لە حەجوانە مەسەلەن ئەڵێەوە ئێمە کۆمەڵگایەکی ئینشاڵڵەکەین و ئازادی خوازیەوەنەوە مەسەلەی من نییە بەڕاستی مەسەلەی من ئەوەیە کە لەگەڵ هەموو ناخۆشیەکان کە ئێستا ئەیبینین کە هەموو سەر لێ شێوانە کە ئەیبینین لە ناو کۆمەڵگا بە جوانی سەری بکەی بڵێ بۆچی ئەوە وای لێ کراوە دەبێت من هیچ باوەڕم نییە کە ملەتی ئێرە هیچ کەمیەکی هەبێ بەرامبەر هیچ مەلەتێکی کە بەس دەسەڵاتێکی زۆر تایبەتی بینیوە استراتێژی زۆر تایبەت بەکارهێناوە بەرامبەری سەری بە زۆر بە تایبەتی شێوایە کەوا قەریکت ئەکا کەوا مەشغوڵەتەکە بەو بابەتانە چیت لێ ئەکات ئەیەوێ شیوعیەکە کتێبەکەی خۆی نەخوێنێ ئەیەوێ ئیسلامیەکە کتێبەکەی خۆیەوێ ئەیەوێ خەڵک نیقاشی نەبێ لەگەڵ یەک دانەنیشێ یعنی بەڕاستی ئێمە دوێنێ هاتینە ئێرە وتوان ینی سنتەرێکی وەکو ئێرە چۆن لە هەر شارێکی کوردستانەوە نییە چۆن لە شاری هەولێر سلێمانی کە شارە گەوراکانن هەزاران کافتریا هەیە بە سنتەرێکی وانە کە خەڵک بێ مناقەشەی سیاسی هەبێ ئەوە سەبەبێکی هەیە دووری سیاسی پارتەکانە خۆڵیتەوە یان تایپڵەکەت بە دیاریکراوی چییە بۆ ئێمە بتوانین لێرە کۆمەکی ئاشکرا نبینیم بەس ئێوە کە خۆتان سێری ناو کۆمەڵگەی خۆتانەکەن زۆر دیارە بۆچی ئەوە نییە. Kurdish civic culture in Iraq, Iran, Syria and Turkey. وهنا كيشي شو بڵێ بە کوردیەکەی مامۆستاکەت چییە